باشەمە گوتاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە دوبەی لە لووتکەی جیهانی حکوومەتەکان. من مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەم بارەوە میوانەکەم بەڕێز شێروان شەمێرانی شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆی سلێمانی کوردستان 24 ڕاستەوخۆ لەگەڵ مەکاک شێروان زۆر بەخێربەی. بێگومان گوێبیستی گوتارەکەی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوویت. چی لە گوتارەکە دەخوێنەوە و شرۆڤەکارێکی سیاسی پێتان وایە پەیامەکان چی بوون؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. ئەوەی کەوا زۆر سەرنجی منی ڕاکێشایان تا ئاستێکی دیار تازەیە بە نسبەت گوتاری سیاسی نەتەوایەتی کوردیەوە ئەوەیەکەوە بە شێوەیەکی ڕاشکاوانە باس لە دۆزی فەڵەستین بکرێەوە مباشەرەتەن ڕێک ڕەبط بکرێ ببەسترێتەوە بە قەیرانی کوردستانەوە یان کێشەی کورد دۆزی ڕەوای کورد و دۆزی فەڵەستینەکان بە یەک چاوسەیر بکرێن و ببینرێنکەوە ئەم دۆسیە لەو ئەچێت. باسکردنی کێشەی فەڵەستین لەلایەن سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە چەند ئاماژەیەکی تیا هەیە. یەکەمیان ئەوەیەکەوە دەستەواژەیە کە لە ڕۆحی ڕزگاری خوازانەی نەتەوەیەکەوە خۆی بۆ خۆی ئەویش ستەم لێکراوە لە ڕابردووەواتە بەشێکە لەو هەست و شعورێکەوە تاکی کوردی کە ئەبێ هەیبێ بەرامبەر بە دۆسەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەوە وەک ئاماژیان پێکرد لە ماوەی 80 ساڵە چارەسەر نەکراوە. ئەگەر لە ماوەی 80 ساڵی ڕابردوو ئەم مەسەلەیە لە 1948 و پێشتریشەوە چارەسەر بکرایە ناگەیشتە ئەوەی کەوا ئێستا خەریکە جەنگی جیهانی سێم هەڵ ئەگیرسێنێ بێتە مای نەک تەنها جەنگێکی هەرێمایەتی کە خەریکە دروست بووە تقریباً بەڵکو بەرەو جەنگێکی جیهانی سێم سەر بکێشی. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیەکەوە تا ئێستا عەرەبەکان لە ئاستی فەرمی گوێبیستی ڕای کورد نەبوون بەرامبەر بە دۆسەی فەڵەستین و ئەوەی کەوا لە غەزا گوزەرێت، چونکە هەتا ئێستا ئەوان زیاتر ئێمە هۆکارەکەشی ئەوە بۆکەوا لە گوتاری نەتەوەیەتی کوردیا ئەو مەسەلەیە بوونی نەبووە ئەوەیەکەوە ئێمە خۆمان وەکو کورد لەبەرەوەی نەتەوەیەکی ستەم لێکراوین لەلایەن عەرەبەوە لەلایەن تورکەوە لەلایەن فارسەوە لە ڕابردوو هەتا ئێستاش کاردانەوەیەکی نەتەوەیەتی لە دڵ و هەست و شعوری ئێمە بەرامبەر بە ئەو نەتەوانە بووە بەتایبەت کە ئێمە لە عێراقا بووین بەرامبەر بە نەتەوەی عەرەبیان سووریا لە عێراقا بوو بەرامبەر بە نەتەوەی عەرەب. ئەمە تەجاوزکردنە تێپەڕاندنی ئەو ئاستەنگەیەکەوە گەلی کورد یعنی تەجاوزکردنی ئەو عقدەیە ئەو گرێ نەتەوایەتیەکەوە ئێمە بە شێوەیەکی نەتەوایەتی کاردانەوەمان هەبێ بەرامبەر بە دۆسەی فەڵەستین. خاڵێکی ترکەوە گرنگە ئێمە بێ شتێ بزانین ڕاگەاندنی کوردستانی لە ناو جیهانی عەرەبیا زۆر لاوازە. هەتا ئێستا نەیتوانیوە بەو شێوەیەکەوە پێویست بێ دەستەواژە لە ڕا و بۆچوون و دیدی گەلی کورد ئایا فەرمیان جەماوەری بێ بکات لە ناو جیهانی عەرەبیا. ئەمە وای کردووە ئەوەی کەوە ئەوان چاوت ئێمە ئەڕوانن بۆ گەلی کورد بۆ ئێمە ئەڕوانن و ئەمان بینن تەنها ئەوەیە لە میدیای نارەکانی ئێمەوە لە میدیای تورکەوە لە میدیای ئێرانەکانەوە لە میدیای عەرەبەکانەوە ئەبیسن. ئەوان چی لەوێ ئەبین و چی لەوێ ئەبیسن بە هەمان شێوە هەمان حکم بەسەر ئێمە ئەدەن. ئەم جۆرە کارانە تێپەڕاندنی ئەمە خۆی بۆ خۆی ئەوەیەکەوە لە ناو جیهانی عەرەبیا تۆ بەو شکلە باسی بکەیت. ئەمە بۆ ئاماژەکردنە تەنها بۆ دۆزی یان دۆسەی فەڵەستین و غەزا. کەواتە با ئەو پرسیارە بکەم چەند گرنگە کە بۆ نمونە لە بەردەم 27 سەرکردە و سەرۆکی وڵاتان لە بەردەم 120 حکوومەتی جیاواز لە لووتکەی جیهانی حکوومەتەکان لە دوبەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەم پەیامەیدا بەگوێی ئەم سەرکردە و ئەم حکوومەتانەی جیهان لەو وڵاتە. ئەوە زۆر گرنگە بە تایبەت ڕەبتکردنی وەکوتم بە دۆزی کوردستان یعنی کاتێکەوە تۆ کەسێک بێت کۆمەڵە گومانی لەسەر بێ لەلایەن دراوسەکانەوە لەلایەن عەرەبەکانەوە لەلایەن نەتەوە پەرستەکانەوە هەمیشە بە چەکوش بدەن لە گیانی ڕزگاری خوازانەی گەلی کوردستان کاتێک تۆ بێی کەسێکی فەرمی یەکەمین کەسێک خاوەنی دەسەڵاتە یان خاوەنی بڕیارە لە هەرێمی کوردستانە بەو شێوەیە باسی بکە ئەمە خۆی بۆ خۆی هەموو ئەو گومانانە ئەڕەوێنێتەوە هەموو ئەو تۆمەتانەش ئەسرێتەوە بۆ خۆی. کاتێکەوە ئەڵێ ئێمە گەلێکی ستەم لێکراوین کوردین وەک فەڵەستین ئەمە خۆی بۆ خۆی ئەوە بەڵگەیەکە لەسەر ئەوەی کەوە ئێمە ئیسرائیلی دووەم نابین وەک دوژمنەکانمان ئەڵێن بەڵکو ئێمە ئەی خەڵکینە ئێمە گەلێکی ستەم لێکراوین وەکو فەڵەستینەکان کەوات تۆ ئێستا هەموو ئەبینی هەموو جیهان سەرقاڵی ئەوەیەکەوە لە غەزە ڕوو ئەدا بەڵامێکی باوەڕم نییە کەوا تەنها یەکێکیش لەو سەرۆکانە یەکێک لەو قسەکەرانێکەوە لە ئێستا لە دوبەی هەند بە ئاماژەیەکی بچووکیش بێ ئاماژەی کرد بێ بۆ دۆزی کورد یان بۆ ئەو ستەمەیەکەوە لەگەلی کورد دەکەین نەک لە عێراقا. ئێستا لەوانەیە بڵێن لە عێراقا ئێوە ڕێکەوتون و حکوومەتێکتان هەیە و فیدرالیتان هەیە و لە چوارچێوەی دەستورە ئەتوانن لەگەڵ بەغدا ڕێ بکەون. بەڵام ئەی سووریا چی؟
ئەی تورکیا چی بۆ نمونە ئەی ئەوانەیەکەوە ئەی ئێران چی ئەوانە خۆی بۆ خۆی ینی دۆزی کورد یان دۆسیە کورد بە هەمان شێوە بەستنەوەی بە دۆسەی فەڵەستینەوە پێیان بڵێ ئێوە کەوا کاتێک بە هەموو ویژدانێکەوە بە هەموو یاسا نێودەوڵەتەکانەوە بە هەموو ئەو ڕۆحەیکەوە هەتانە ئەو مرۆڤ دۆستێکەوە هەتانە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ فەڵەستینەکان ناکەن بەڵام ئێمەش کۆمەڵە کەسێکین ملیۆنەها خەڵکین گەلێکی ترین ستەم لێکراوین بەو شێوەیە ئەبێ ئێوەش لایە بکەنەوە بەلای ئێمە مافی ئەوەمان هەیەکەوە وەک گەلانی تر مافی چاری خۆنووسینمان هەبێ ئەمە خۆی بۆ خۆی لەوانەیە من بیکەم جەنابەت بیکەی شرۆڤەکارێکیان نووسەرێکیان ئەکادیمیستێکی کورد لە شوێنێکی کە ئەم قسەیە بکە ئەو سەنگینیی نەبێکەوە ئێستا بە شێوەیەکی فەرمی وەک گوتاری ڕسمی گەلی کوردستان لە هەرێمی کوردستانە ببینرێت. باشە کاک شێروانیانی ئێستا ئەوەی کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە گوتارەکەی باسی کرد بۆ نمونە ینی چارەنووسی کورد و کوردستان و لەگەڵ چارەنووسی فەڵەستینیەکان پێتان وایە ئیدی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای ئەو گرژی و ئالۆزیانی کە چەندین مانگە بەردەوامە و چەندین وڵاتانی دیکەش ینی چ لەلایەنگری بێت چ ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆیانی پریشکی ئاگری ئەم شەڕانەیان بەرکەوتووە چارەنووسیان چی بەسەر دێت؟ باوەڕم نییە بەو شکڵە ینی ئێمە ئەمە گوتاری سیاسیە کەسێک کەوان نوێنەراتی گەلێکە کاچێ بەو شکڵە قسەکە ئەوە حاڵەتێکی ترە بەڵام ئەگەر تۆ لە شتێکی لەلایەنێکی کەوە مامەڵەی لەگەڵا بکەی نا ئەوان لە چوارچەوەی بەرژەوەندەکانی خۆیانە مامەڵە لەگەڵ گەلی کوردستان ئاکەن لە چوارچەوەی ئەو مافەیەوە ئێمە هەمانە من و تۆیان داوای ئەەکەین یان سەرۆکی هەرێم ئەوان خۆ ئاماژەشی بە ئەوە کرد ئەوان ینی ئێستا من کاتێکەوە وتار یان نووسینی ئەوروپیەکان و ئەمریکەکانە خوێنمەوە کاتێکەوە باس لە گەلی کوردستانەکەن لە عێراقانێک لە وڵە شوێنەکانی تر بەڵکو لە عێراق ئەزاننکەوە ئەوان ئەو سیاسەتێکەوە بویانە ستەم لێکردنیەکە لە گەلی کورد نەک لە ئێستا لە ساڵی 1991 ئەیان توانیکەوە هەر ئەو کاتە دەوڵەتێک بۆ کوردستان دروست بکەن لەو کاتێکەوە هەموو دنیا دژ بە ڕژێمی دیکتاتۆرێکی سەدام حوسێن بوو بەڵام ئەو هەنگاوایان نەنا لە ساڵی 2003 لە باتی ئەوەی کەەوە ناوچەیکەوە ئێمە پیان ئەڵێ ناوچە دابڕێنراوەکان کەرکک و ئەوانی دیکەمان بنەوە بە هەمان شێوە ئەوان بوون بەمای ئەوەی کەەوە ئەو ناوچانە ئێستا بگاتە ئەو ئاقارێکەوە ئێستا تێەتی ڕاستە لەوانەیە ئیدارەی سیاسی کوردی بەهۆی هەندێک بارودۆخەوە هەندێک هەڵی کردبێ لەو کاتە بەڵام لە ڕاستی ئەوانیان ئەویستە گەربیان ویستا هیچ کەسێک نەبوو بڵێ نابێ ئەمە ڕووبدا بەڵام نیانویست بەڵگەیە لەسەر ئەوەی کەەوە ئەوان هێشتا بە بەرژەوەندی خۆیان مامەڵە لەگەڵ ئێماکەن چەندە بەرژەوەندیان هەبێت ئەبەو شێوەیە وەڵامی داواکاریەکانی ئێمە ئەدەنەوە بۆیە ئێمە ئەم جۆرە حاڵەتانە ئەم جۆرە سیاستانە ئەم جۆرە ئیلحاحیکەوە ئەبێ هەر بکرێەوە بەردەوام بکرێ و هەوڵدانی دروستکردن یان دروستکردنی پێگەیەکی هەرێمایەتی یان بەهێزکردنی ئەو پێگەیەکەوە هەیە ئەوە خۆی هەنگاوێکە بۆ ئەوەیەوە ئەوان بە شێوەیەکی تر وەڵام ئێمە بنەوە بۆ چارەسەرکردنی هەندێک لە دۆسیەکان. بەڵێ باشە کاک شێروان ینی لە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە گژیەکان زۆر زیادیان کردووە هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی سەقامگیر کە سەرۆکوەزیرانەکەی بۆ نمونە بەشداری لە لووتکە جیهانیەکان دەکات لە کۆڕبەندە جیهانیەکان دەکات دەمە چەند گرنگە بۆ کورد. ئەگەر لە ئاستی نێودەوڵەتیشە لە ئاستی میدیاکان بە تایبەت ئەوروپیەکان مامەڵەی لەگەڵ هەرێمی کوردستانە هەمیشە بە شێوەیەکی ترەکرێت تەنانەت هەندێک ئەو کەسانشکەوە تایبەتن و ئاگیان لە بارودۆخی عراق بەگشتی و بارودۆخی هەرێمی کوردستانەیە بە شێوەیەکی تر مامەڵەی لەگەڵاکەن بەڵام لە کۆتاییە کاتێکەوە تۆ لەگەڵ سیاسەتە مامەڵاکەی بە تایبەت دوای 16 ئۆکتۆبر هەتا ئێستا بە شێوەیەکی تر ئەوان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی یاساییەوە مامەڵە لەگەڵ هەرێماکەن بەڵام ئایا هەمان پێوەەر بەکارهێنن بۆ هەرێمی کوردستان هەروانێکەوە بۆ بەغدا بەکارهێنن بێگومان نەخێر ئەو پێوەرانەی بۆ هەرێم بەکاری من قسان لەگەڵ ئاکام لە دەرەوە خوێندنەوەکانیان ڕاستەوخۆ بە شێوەیەکی زۆر هێورتر مامەڵە لەگەڵ هەرێماکان باسی ئەەکەن چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی پێکەوە ژیانەوە چ لە ڕووی ئەو هەموو ئەو نازیحانەی ئەوانەی کە ئەو پەنابەرانەی لە سووریاوە لە ناوچە سونی نشینەکانی عێراقەوە هاتوونەتە هەرێم من پەرلەمانتارێکی تەنانەت عراقیشکەوە ئێستا لە ئەستەمبولدا ئەنیشەوتی ئێستش تێناگەم کەوا ئایا هەرێمی کوردستان ئەو خاکێکەوە ئێوە هەتانە بەم شکڵە چاڵە بیرە ئەو هەموو خەڵکە بە سەدەها هەزار خەڵ لە سووریا و لە عێراقەوە پەناهێنە ئەوێ هەمووی قوت ئەدا بێ ئەوەی کەوا کەس هەست بە هیچ شتێک بکە ینی ئێمە ئەوەی کەوا لە کوردستانە هەیە زیاترە لەوەی کەوا لە ئوردون هەیە بەڵام تەماشا بکە میدیاکانی ئوردون حکوومەتی ئوردونی بە هەموو کاتێک هەموو ڕۆژێک هاوار لەنەتەوە یەکگرتوەکانەکەەوە بێن بەهانامانەوە ئەوەندەمان لەسەر ئەوەندە فشارمان لەسەر لە زۆر لە وڵاتانە دەرگا لەسەر سووریەکان داخرا بەڵامێکی هاتنە هەرێم قوت دران بە شێوەیەکی ئاسایی زۆر بەڕێزەوە مامەڵان لەگەڵاکرێت ئەمە لە دەرەوە ئەبینرێت ئەمە لە دەرەوە ئەبینرێت بۆ ئەشزانن کەەوە هەرێمی کوردستان هەولێر جیایە لە بەغدا بەڵام کە یەتە سیاست
کە یەتە بڕیاردان کە یەتە ئەو داواکاریانێکەوە ئێمە هەمانە چارەی خۆنووسینە یان زیاتر گەرانەوەی ئەو ناوچانەیەوە ئەو ناوچانەیەکەوە لێمان داگیر کراوە بە شێوەیەکی تر بڕیارەدەن ئەوان. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز شێروان شەمێرانی شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆکانی سلێمانی کوردستان 24 لەگەڵم بووی دەست خۆش.